سڵاو بینەرانی خۆشەویست، ئەم کاتتان باش. خۆشحاڵم کە لەم ساتە بینەری بەرنامەکانی تەلەڤیزیۆنی پەرتەوەن. لەم بەشە لە بەرنامەکە داوامان کردووە لە هاوڕێ ئەبوبەکری شەریفزادە لەگەڵمان ببێت پێشەوەی کە ئەبڕۆمە سەر بابەتی بەرنامەکەمان بە خێراتنی هاوڕێ ئەبوبەکری شەریفزادەکەم. هاوڕێ ئەبوبەکر بەخێری بۆ ئێستێدی تەلەڤیزیۆنی پەرتەوە. زۆر سوپاس هاوڕێ کاروانە، سڵاو مایە بۆ تۆ بۆ بینەرانی ئاگیر و خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتەوە. سڵاو سپاسیش بۆ تۆ. بینەرانی خۆشەویست، سەر وەک ئەزانن ڕژیمی جمهوری ئیسلامی جارێکی تر کۆمەڵکوژیەکی یەکجار سەرسوڕهێنەری دەست پێ کردووە و کوشتارێکی زۆری لە ناو زیندانەکان بەڕێخستۆتەوە، زیاتر و تونوتیشتر لە هەمیشە و لە جاران. ئەچمە لای هاوڕێ ئەبوبەکر و لێ پرسم کە هاوڕێ ئەبوبەکر بۆچی ئەم جارە بەم شدەتە دیسان با بڵێن ئاماری ئەدامەکان لەم ڕۆژانە یەخیرا چووەتە سەرەوە، تەنانەت کە ئابینین بەشێ لە ئەدامیەکانیش خودی سەلەفیەکانن کە سەرەڕایەوەی کە ئەمانە باوەڕی ئاینیشیان هەیە و کەسی باوەڕدارن وەمانە، بەڵام ئەبینین ئەم جارە بەم شێوە گوستەردە دیسان دەستی پێکردوێتەوە با بڵێن ئەم کۆمەڵکوژیە. بەڵێ هاوڕێ کاروان و خۆت ئیشارەت پێ کرد، بەداخەوە جمهوری ئیسلامی لە 11 موردادا تقریباً گەیشتوانە کەم 9 ڕۆژ لەوە پێشەکە بە شکڵێکی زۆر وەحشیانەتر یا حتا ئەتوانم بڵێم بەنەوەی وەک ساڵەکانی 60 و 67 چۆن دەسە زیندانی سیاسیەکانیان ئەدامە کرد، خەریکە بەم شکڵە دووبارە دەست پێکە. هەرچەند جمهوری ئیسلامی لە تەی 37 ساڵ حاکمیەتیە شاید ڕۆژێکیش لەمە غافڵ نەبووە کە بتوانێت کشت و کوشتاری خۆی و ماشینی ئینسان کوشتنی خۆی وەکار بخات. بەڵام لەم ڕۆژانە هەروەک تۆش ئیشارە پێ کرد، بەداخەوە تاوجێگای منی کلام بێت ئەگەر اشتباه نەکەم کەم و زۆرەکەی حدودی 29 نەفەری لە زیندانەکانی ڕەجای شەرا بوون، ئێعدامیان کردوون و تاوجێگای منیش ئیتلاعان ببێ بێ سەر و سەدا و بێ ئیتلاعی کەسوکار و خانەوادەکانیان لە بەهەشت زارا بەئێستا بە خاکیان سپاردوون. لە قسەکانی تۆ ئەمە هاتە پێشەوە کە ئەمانە حتا تێدادێکیان مەذهەبی بوون یا سەلەفی بوون، زۆریشیان حتا زۆریان، بەڵام جمهوری ئیسلامی بۆ مەسلحەتی خۆی لەمە ناپرسێت، بیر لەمە ناکاتەوە، بۆ تەثبیتی مۆقعیەتی خۆی هەروەک ئیشارەم پێ کرد ئەمە ئەوەڵین باری نییە لەم ئەبعادە لەم تێدادە ئینسان دەگرێ و لە دادگای محاکەمای 1 دقەی 2 دقەیە دەسە ئینسانەکان ئێدامەکە. پێم وانە بینەرانی ئەم تەلەڤیزیۆنەوە تۆش ممکنە بەنگە سنی تۆ اختزار نەکەو لە بیرت نەبێت ساڵی 59 لە چەند سەعاتە 59 نەفەری زیندانی سیاسی لە مەهاباد ئێدام کرد و بە ئیفتخاری چۆڵ ڕادیۆ تەلەڤیزیۆنەکان ئەمەیان ئێلام کرد و ساڵی 61 و 67 ئێدامای دەسەرجەمعی سیمجیمهای 1 سەعاتە و چەند دەقەیمان لە بیر نەچووە تا ئەو جێگا وەقاحەت و وەحشیگەری و جەنایەت و کوشتن و ئینسان کوشتنی جمهوری ئیسلامی زۆر بوو، حتا تعدادێک لە سەرانی ڕژیم ئەو جوملە مۆنتەزەری کە جێنشینی خومەینی بوو دەنگی دەرهات لەم هەمووە وەقاحەت و جەنایەت و ئینسان کوشتنە. تا بە ئەمڕۆژ ئەم سیکلە ئیدامەی بووە، هەمووشی لە ڕاستای ئەهداف و تەثبیت و مۆقعیەتی خۆیان بووە جمهوری ئیسلامی. ئەمەش بڵێم پێشەوەی بچینەوەی کە جمهوری ئیسلامی ئەم وەحشیگەری و جەنایەتاناکە، بە نەزەری من حزب حکمەتی حزبی ئێمە کە خۆشبەختانە یەکێک هەر ئەووەڵین حزبێ بووە، ئەووەڵین خەتێکی فکری بووە وە کۆمۆنیزمی کاریگەری و لە ڕاستیان مەنسووری حکمەت مجازاتی لەغی مجازاتی ئێدام کە خۆشبەختانە لە کۆمەڵگا و جامەعە و لەناو ئەحزاب و جەریانە و گروها و شەخصیەتای جۆرا و جۆریشە خۆشبەختانە تاسیری داناوە لەغی مجازاتی ئێدام مەطرح کرا و ئەمەوێ ئەمە بڵم کە بەشەر کوشتن ئینسان کوشتن تحتی هەر ناوێت دەوڵەتی پیری پێغەمبەری شێخی مەلای عەشیرەی قەبیلەی مەحکومە کارێکی شەنیع، کارێکی بە کوردی قیزەون و زدی ئینسانیە کە جمهوری ئیسلامی 37 ساڵە بتم بە ڕۆژ و سەعاتی لێ غافڵ نەبووە، نەوەسانی بووە، تێدادەکەی بردووە سەر ناوێتە خوارەوە، بەڵام یەک ڕۆژی بۆ بەقا و حاکمیەتی خۆی لە ئێدام و کوشتنی ئینسانەکان غافڵ نەبووە. بەڵام سەدێ بەسەر ئەو تیکەی وە باسی کرد کە ئەمانە
شاید زۆربیان یا شاید هەمویان زۆربیان کرد باس لەواگرێکە سەلەفین بۆ ئەمانە ئەدامەکە کارۆکتۆری شارەتێکرەمانەش ئاینین و مەسەلیان و قورئانەکان و پێغەمبەرەکان حەداقل بە تەفاوەتی ئیمامیشیان ببێ لەم قورئان و پێغەمبەر و ئەمانە مشتەرەکن شیعە و سونیە ئەمانەش چۆن ئەدانێنەکە ئەمانەش ڕووپوش و زاهیری قەزیەکەدا کوتم جمهوری ئیسلامی بۆ حفزی بەقای خۆی حتا پارەی تەنی خۆی وەکو کەڕووری وەکو موسەوی و ئەمانە ڕەحمیان پێ ناکە وەلایەنە نێو ئەیانگرێەوە یان کوژێ سەرەسەد بەوەی جوانێکە لەسەری یاس و ناوەمیدی و بێکاری و بێدەرەتانی لەو کۆمەلگا کەوتو ڕۆکاتە سەلەفی و ڕۆکات هەر جەریانی تری ئێرتجایی ئەمانە خودی عاملی سەلەفی و ئەگەر بازم سنی تۆ ڕەنگە اقتزانەکە دەورانی موفتیزادە ساڵی 59 و 60مانە کە کۆمەڵە خالی سەلایکرد نوتفەکەیان ئەمانن و ئەمانە جەریانێکی بێسا بەغایەت زدی ئینسانی و کەسیف و ئێرتجایی ڕشتیانەکە لەگەرەوە دەمرە کۆمەڵە موفتیزادەی خالد سەلانەکەدایە ئەمانە هەر لەسەرم تیپ و قوماش و ڕەگەن کە تەفاوەتێکیان بە لەحاظی ئەعمال و کردەوە دەسبەینێ لە بۆشێک ئەمانەش بە قودرەت بکەن لە جمهوری ئیسلامی سێ کەسیترن وەلی بۆ حاڵە ئێمە لەوە بۆی ناچین کە ئەمانە سەلەفین مەذهبین نازانم سنین شیعان ئێمە لەگەڵ نەفسی کوشتنی ئینسان مخالفین ئینسان کوشتن ڕێگا حەل نییە بۆ جامعە چ سنیەکەی چ شیعەکەی وەلی خودی ئەمانە لەناو داوێنی جمهوری ئیسلامیە پەروەرشیان پێیەکەوە جمهوری ئیسلامی ساپۆرتی کردوون جمهوری ئیسلامی کۆمەکی کردوون سەرانی ئەلقاعیدە و دەیان و سەدان گروپ و تۆریست و شەخسێتی سەلەفی و غیرە سەلەفی لەناو ئێرانە مانۆ ڕەدان لە بینی ئێران و عێراق مانۆ ڕەدان سەری ئینسانیان بڕیوە دەورانی بوو بۆ سەدام حوسێن ئەم کاریانە کرد هەر ئەمانە ئەم سەلەفی و ئەم دارودەستە مەسەلیە نەوەی سونیەکەی و ئەگەر لە بیرمان بێ چەند ساڵەوە پێش هەرم جەماعەتە بوون کە وەختی ئەمریکا حملەی کرد بە منتەقە و ئەم مەقرڕاتی ئەم مەسەلی و سەلەفیانیان لە مەرزی هەڵەبجەوەمانە پێسا بۆمباران کرد کە خودی عاملی ئەمسالی جمهوری ئیسلامیش خودی غەرب و لە ڕاستی ئەمریکا و عامل و پشتیوانی ئەم جەریانە مەسەلیانش لە ناو منتەقەکە جمهوری ئیسلامیە وەختی لەمانەیاندا و بۆمبارانیان کردن و بەرەو ئێرانە قەبلشینیان کرد و بەرەو هەورامان و ئەمانە لە مەرزی هەڵەبجەوە لە بیرمانە 52 دانە پێشمەرگەی یەکێتی ئەم جەریانە مەسەلی سونی سەلەفیانە ئەمانیان سەربڕی ئێمە هەموو ئەم زەریفتاری و عملکردی ئەمانە چ وەکو جمهوری ئیسلامی نەوعی شیعەکەی لە قودرەتە چ وەکو سەلەفی و نەوعی سەلەفیەکان کە پیسر لە هەرم داعشن و لە عێراق هەن نەوعی سونیەکەی ئێمە ئەمانە ئازانین وەلێ بە هەمووی ئەمانە ئێمە مخالیفی ئێعدام و کردەوە عملکردایەکین کە ئەم کاراکەن بێسا لە جهەتی حفزی ئەمنیەت و عەدالەتەن کە بێسا ئەم کارە بەم ناواکەن ئەمە حەقانیەتی نییە ئەمە درۆلە ئەمە کۆمەڵ ناکەن ئشارەتاندا بەوە جنبش عەلەیهی ئیعدامەوە لە بێستا پەرچەمداری جنبش عەلەیهی ئیعدام بن هەروواکە بینین ئێستا زۆر کەس یا با بڵێن بەشێک لەوانەی کە تا دوێکە پارەی تەنی نظام بوون و بەرحاڵ لە پایەگوزارانی نظام بوون و ئێستا بە نوعی خۆیان لە دەروی بازنەی نظام ئەبینن یا بەرحاڵ خارج نشین خۆیان ئەبینن و ئەوانش خۆیان بە نوعێک لە جنبشی عەلەیهی ئیعدام ئەبیننەوە و بەرحاڵ دەور و نەقشی ئیعدام لە ناو کۆمەڵگا یا باستابی لە ناو کۆمەڵگا چۆن ئەبینن پێم خۆشە تۆزێک لەو بارەوە ئەو مۆزوعات زیاتر بکەنەوە هەر وەکو تۆ ئیشارە کرد کوتم خۆشبەختانە ئێمە جەریانێکی ڕێگەیەکی فکری بە ناوی کۆمۆنیزمی کاریگەری کە کوتم نەیەک بەڵکێ ئەووەڵی جەریان بووین کە دەستمان بردو بۆی مجازاتی ئەدام نابێ ئەسەن لە جامعەیە ببێ تحتی هیچ نابێ هەر بکتم دەوڵەتی ئیدارەی دادگای هەر کەسێکی گیانی ئینسانگرتن بە هیچ تەفسیر و تەفسەرە و قەوانین و ئەما و ئەگەر و میلیەت و ڕەنگ و نژاد و مەذهەب و قەبیلە و ئەشیرە تەفسیر بەردار نییە گیانی ئینسان نابێ بگیرێ ئەدام نابێ بمێنێ ئەمە یەکشت دێمە ناو قسەکانم چ جیاوازیەک لە نێوانی ئەو باسێکە ئێوەی لێکەن عەلەیهی ئیعدام ئەو باسێکە وەکو عەلەیهی ئیعدام ئێوە لەسەریە دوێن لەگەڵ ئەوەی کە ئەوان با بڵێن نمونە لە پایەگوزارانی سپاکە ئێمڕۆ خۆیاتەوە خۆی بە جنبشی عەلەیهی ئیعدام ئەزانێ و حتا کەسانێکیش لەوانە باز لە ئیعدامی گام بە گامەکەن یعنی ئەم بە مەسەلەی بامود و ئەوە
بنظري من هەروەکو تۆ دەبێت تەناقضێکی گەورە کە من هەند ساڵێکم بتوانم وەنە قدرەتم بێ و وەختم ببێت ڕۆشنیەکەم ئەمانە درۆکن زۆر پەتی ئەوەن درۆکن ڕاست ناکەن لەگەڵ کۆمەڵگا و لەگەڵ بەشی زۆری کۆمەڵگا کە کرێکار و زەحمەت کێش بێ و خۆڵەکە نەساویان درۆکن لەبەرەوەی بە مەحزەوەی ئەمانە ئەڵێن ئەمە دێت پشتسەرەکەی مەجموعەی شتی تر دێ مقەدەسات دێ خاک دێ پەرچەم دێ میلیەت دێ قەومیەت دێ هەمووی ئەمانە تۆ گەر ڕەتی بکەی خەتی قرمزی ئەمانەدا تۆ سبەینێ گەر هەرم کابرای وە ئەلان تۆ پارەی تە دوێنێ پارەیتەنی جمهوری ئیسلامی بووە ئێستا زاهێرەن بەهۆی ئەم دەدمەنشی وەحشیگەرەی کە جمهوری ئیسلامیەکا و دەسەد ئینسانەکان ئەکوژێ ظاهرا ئەوان منیش مخالفی ئەدامم سبەینێ هەروە جێگاکانیان هەوەستکەن کورسەکانیان لەگەڵ ئاغای ڕۆحانی و ئاغای پور محەممەدی و یەکسی وێگرێت ئەوەستکەن ئەو وەختەی تۆ بە عنوانی ئینسانێکە بڵێ مەسەلەن من حەقمە بە زبانی مادەبی خۆم بخوێنم حەقمە ئیستیقلالی میلی خۆم ببێ مەسەلەن ئەو دەم تەمامیەتی ئەرزی دێتە گۆڕ ئەو دەم مقەدەسات دێتە گۆڕ یعنی فەورەن لیباسێکی بۆ دروستەکەن جامە ئەو کۆمەڵگا تحریکەکەن بۆ ئەوەی کوشتنی تۆ مەجاز بکەن یعنی واقعی بکەن و قانونی بکەن دەرنەچێ کورد و کرمانجی بڵێن ئەمانە درۆکەن ئەوەی کە کوتیشت مخالفی ئێعدام هەنگاو بە هەنگاو و گام بە گامن لە ڕاستیا کەسێکی وەکو دکتۆر مەلیکی کە ڕئیسی دانیشگای تاران بوو خۆی مەگەبزانی جمهوری ئیسلامی کە خۆی دەورانی ڕئیسی دانیشگاکەی بۆ چی بەسەر ئەوە هێناوە لە خاتراتەکەی خۆیان نووسێت ئەم کەسەژیا ئەم جنبشەژیا ئەم ئینسانانە نازانم توول و عەرزی تەشکیلاتەکان چەندێکە موافقی بەخەیر بەئیسلام مخالفی ئەدامن وەرێ هەنگاو بە هەنگاو ئەمانەش ڕاز ناکەن ئەخە بۆ هەنگاو بە هەنگاو زەرور مەسەلێکە بە قەولی کوردی معروف ئەڵێ بەچکەی شێر وەختی بە دنیا دێ شێرێکی خۆ ناکرێ لیگەڵێ بڵێنێ بێ بڕە گەورە بەجارێ بە شێر شێرێکی هەر بۆ ئەگەر تۆ مخالفی ئەدامی بۆ هەر ئەوڕۆنا سبەینەی درەنگە ئەگەر معتەقیدی و ڕاستەکەی هەر کەسێکە لە ڕاستی ئەمانە خەتاری منەکە درۆ لەگەڵ کۆمەڵگاکەن و موافقی وەنەڵێن بەڵێ ئەبێ گام بەگام یعنی چی یعنی هەرو کەسەی واڵێ دروستە لە زمانی خۆیان نەمابیستووە بەڵام ئەو ڕەنگە لە تێی دڵی وێسێ موافق بێ باشەوە جمهوری ئیسلامی هاتۆ وەکو دەوڵەتێ ظاهرەن لە قودرەتایە مخەرڕات بڕێوە بە ڕێتخۆفێقی خەڵکە گوزارێت چاک یاخرات کارە نییە بەڵام ئەمانە تێدادی مەسەلەن سەلەفی بوون ممکنە ترۆر بکەن ممکنە بۆمگوزاری بکەن دەر نەتیجە ئۆکێ جمهوری ئیسلامی حەقی پێمان هەیە بکە ئەم سیاسەتی گامبەگامیان نیەوە تۆ ناتوانیدی وەختی مخالفی نەفسی کوشتنی ئینسانی تەفسەرە بەردار نییە زەمان و مەکان بەردار نییە هەر ئەوڕۆ هەرم دەقیقە من و تۆقساکەی ئەگەر ئینسان ڕاستە لەگەڵ کۆمەلگاکە و لەگەڵ خۆی و ئینسانی فکرکاتۆ ئەڵێ تەحتی هیچ ناوێ هیچ شرایطێ هیچ تەفسەرە و ئەمما و ئەگەرێ نابیجێنی ئینسان ببی پونسلوت تەواو هەر لەم دەقیقە جەمیکەمەوە درۆکەن ڕاست ناکەن ئەوان فریدیەکەن خۆشیان بەیانی احتیاجیان بەمەدا ئەگەر ئەمەنەڵەن سبەینی خۆیان ئەم جەریانانە بە قودرەت بگەن ئاڵوگۆڕە لە ئێرانە پێش بێت یعنی بە مانای کەلیمە ئەمان هەموو کات ئەیانەوێت شوێنێک بێڵنەوە بۆەوەی کە دوان هاتنە سەر حکوم ئەوە نەبڕن دیارە ئەمان خۆ هەروەکە ئیشارەم پێدا خۆیان بەشێکیان مؤسسینی سپای پاسدار دقیقاً بەڵام هەوڕێ ئەبوبەکر مەطرحکردنی ئەم سوالە بە معنایەوە نییە ئەو کەسانی کە ئێدام کراون مجرمن یا جەنایەتکارن بەڵام ئایا ئێدام ئەتوانێت تأثیراتی بێ لەسەر کەمکردنەوەی جرم و جنایەت لە جامعە یا هەروەکە سەرانی ڕژیمە شاری پێکدەن با بڵێن بۆ بنبڕکردنی جرم و جنایەت بێ لە نێو کۆمەڵگا دیسان دووبارە تکراری یەکەمەوە ئێعدام شدەکان لە جمهوری ئیسلامیە ئەم سوالە بە معنایەوە نییە کە ئەو کەسانە مجرمن یا جەنایەتکار بوون بەڵام گەرەکمە ئەو سوالە لە ئێوە وەربگرم کە سەرانی ڕژیم باس لەوەکەن کە ئێعدام جرم و جەنایەت لە کۆمەڵگا بنبڕەکان پێم خۆشە نەخێر تەوزیح حەدەم وەلێ بە ڕۆشنی و قاتیەتەوە نەخێر ئەبەدەن ئەم شکڵە لە حاکمیەت چ جمهوری ئیسلامی چ وڵاتانی مەنتەقە چ سەراسەری دنیا تۆ گە دقت زۆر سادە ئینسان خۆی توانێت خۆی کڵاوی خۆی بکا بە قادی نە لە منیشی قبولکەم نە لە کەسی تریش خۆی فکر کاتەوە دنیا بینێتە بەرچاوی لە وڵاتانەدا لە دنیا 53 کیشوەری ئیسلامیمانەدا ئەمریکاشمانە کە لە زۆر ئەیالاتیا ئێعدامە ڕوا بەڕێگاوە ئێتفاقەن بەرعەکس ئەو وڵاتانەی کە ئێعدامی تێدا زۆرترین جرم و جەنایەت و خەلافیشی تێدادا ئەسڵەن ئێعدامکردن
ڕێگا و ئالتەرناتیوی ئیسلاحی کۆمەڵ نییە. اتفاقا ئەم سیکلی بکوش و قەبیلەگەری و عەشیرەگەری و مەذهەب و نژاد و بیر و باوەڕەهای مختەلیف و جۆرا و جۆر ئینسانەکان ئۆخدەیی ئاگریسی و تووڕە قاتڵ تۆت مشتاکە لە ئێرانە متاسفانە سەحنای ئێدام هەیە خەڵک چن بۆ تەماشای ئێدام بەتایبەت منداڵێک تەسەوور کە منداڵی 12 ساڵاتی ئەدامەکات بالاخره حتا مورد بووە ئەمانە چون بازیان کردووە سەحنەی ئەدامیان کردووە منداڵ کوژراوە منداڵ لە بین چووە ناو بازی منداڵانەدا یعنی ئەمە ڕێگا حەل نییە ئەگەر ئەمە ڕێگا حەل وایە شتێک ترش بڵێن ئەسڵەن خودی ئەمە کە غەڵەتە هیچ تۆ ناکرێت لە جامعەیەکە لە کۆمەڵگایەکە لە محیتێکە لە کەمپێکە لە شارێکە لە دێیەکە عەداڵەتت لە جەنایەتکار ببێت. جمهوری ئیسلامی گیان لەم کوشت و کوشتار و ئێدام و سەحنانە کە 37 ساڵە دانەدانەی ئەم 80 ملیۆن کۆمەڵگای ئێران ئاگادار و مەنتەقەکە ئاگادارن ناتوانێت ئەمە تەزمینی ئەمەی کردێکە بەم کارم ڕێشەی جرم و جەنایەت کەمەکەم و بەرعەکسە بێتەوە اتفاقا زیاترە بێ اتفاقا ئەمە ڕێگاکەی نییە ئەمە فقط ئەم کارانە خۆشیان چاکەزانن فقط لە جەهەتی تەثبیت و بە قەولی معروف ئەڵێ زاری چاوگرتن و وەحشەت ایجادکردن لە ناو کۆمەڵگایە کە ئەگەر تۆی جوانی برسی ئەگەر تۆی جوانی بێکار ئەگەر تۆی فەقیر و هەژار ئەگەر تۆی کرێکاری کارەتر و دەزم و زندە گرتووە ئەگەر هەر کەسی تر و هەر ئەما و ئەگەرێکی تر اتفاقەکەوێ ئەمانە لە نەزەر بێ منم حکوومەتەم ئەمەش وەسیلەکانمە ئەمەش ئەقدامەکانمانە ئەمەش ڕێگە چارەکانمانە دەرنەتیجە تۆ بێدەم و ئەمە بە لایەکتر شو حەزەکەم تەوزیح بدەم جمهوری ئیسلامی بەم کارانەی جیالەوەی کە هەدەفی ترسان و وەحشەت و ڕۆب و وەحشەت لە کۆمەلگایە دەیەوێت یەک هەدەفی تریش تاقی بکات بەتایبەت لەم دەورە کە دەستی بردووە بۆ کوشتنی ئەم سەلەفیانە کە سونی مەذهبن و زاهیران زۆرتریش لە کوردستانن لە ئەوەڵەش و باسم پێ کرد ئەم خۆی ساپۆرتی کردوون ئەم خۆی لەژێر پەڕووباڵی ئەوان نابوون تا جێگای منیکلان بێ لە ناو شارەکانە سێدێ و نازانم بەرنامە سیاسەکانی خۆشیان تەبلیغەکان حتا لە مەقطعێکە نەوەی حاکمیەتیان کرد ئاشکرا لە مزگەوتەکانە کۆبوونەوەیانە کرد و ئیجازەی ئەم شتانەیان بۆ جەلەساتیان بۆ بەڵام ئێستا وەرە هەڵگەڕاوەتەوە بە نەوعێکی تر بەڵێ جان بیسم من دەقیقاً ڕاستەکەی ئەمانە هەیە بەڵام ئەم هەدەفەیە ئەوێ ئەم تەسویرە بە جامعە بدا کەوە جمهوری ئیسلامی حکوومەتێکی بێ مشکلەدا لەگەڵ خەڵک مشکلی نییە خەڵکی ئێران 80 ملیۆن جامعە جەمعیەتی کۆمەلگا لەگەڵ جمهوری ئیسلامی مشکلیان نییە بەهشتی بەرینیی بۆ دروستکردوون دەرنەتیجە ئەمانە کە یانگرین لە کوردستانە وە سونی وە سەلەفین یا تەوحید و جیهادن یا هەر نێوێکی تر کە دەیان ناویان هەیە ئەمانە ئەیوێم تەسویرە بدا ئەمە تەحریک شودەی دەستی دەرەوەی ئێرانە و ئەم جوملە بەڵێ دقیقاً ئەم جوملە هەر وەکو بینەرانی ئازیز ئاگاداری ئەوزاری مەنتەقەکە هەن لە ڕاستیا وەکو دەوڵەتێکی قودرەتمەندی سونی وەکو عەرەبستانی سەعودی بە ئیزافەی قەتەر و مانەکە سونی نشینن ئەوێ ئەم تەسویرە بداتەوە ئێران مشکلی نیە لەگەڵ خەڵکەکە خەڵکە لەگەڵ جمهوری لەگەڵ حکوومەتی جمهوری ئیسلامی مشکلیان نییە ئەمانە تەحریک شودەی دەسەوانن لەم زاویەوە ئەوێ ئەم پەیامەش بدا لە هەر حاڵێکەیە چ شیعەکە کوژێت چ سونیە کوژێت تا یار ناوێ شەریفترین ئینسانەکانی ئەم کۆمەلگا 37 ساڵە داپۆرسووە چکۆلەترین فەزای ئازادی و فەعالیت و بیرکردنەوە و وەک ئینسان زیندەجیکردن و وەک ئینسان ڕەفتارکردنی لە ناوە کۆمەلگا بۆ کەس بەڕەسمی نەناسیوە هیچ شتێک تەحمل ناکە ئەم کارانە کوتەمەوێ ئەم چێرە بدا بە دەرەوە ئەم پەیامە بدا بە دەرەوە و لە عینی حاڵیشە هەمووی ئەمانە بە هەر ئەنجیزەیەکێکە لە خزمەتی تەثبیت و حاکمیەتی خۆی و پێدانکردن و خەفەکردنی جامعەیەکە و لایەکی تریشۆ بەتایبەت لە کوردستانە زیانە سیاسەتە عمومیانەی ئەوێ ئەم تەسویرەش بدا کە بەڵێ لە کوردستانە جونبشێک نییە خەڵکێکی متەمەدن نین خەڵکێک نین کە ئازادی خواز و بەرابەری تێدەڵا دەرنەتیجە ئەگەر هەیە یا منم یا سەلەفی و بۆمگوزار هەیە دەیەوێ ئەمەش کەمڕەن کاتۆکە ئەمەش یەک سەرسوزان حقانیەتی نییە خەڵکی کوردستان هەر لە ڕۆژی ئەوەی حاکمیەتی جمهوری و جمهوری ئیسلامیان قبول نەکردووە لەگەڵی مبارزەیان کردووە تەلاشیان کردووە و ئەم جنبشە لەوە قەویترەکە ڕاحەت ئەم شتەی جمهوری ئیسلامی ئەم پەیامە ئەیدا بەم عەمەلانەی و مشەخەسەن دەستی کردووە بۆ کوشتنی سەلەفیەکان کە مەحکومە لە نەزەر ئێمەوە هەرچەندێمە 100%
یەکێ لەو جەریانانە بوون کە هەمیشە عەلەی مەذهەب و خورافە و ئێرتجاع و سەلەفی هەرەوەوان لە عێراقە داعشێتە هیچ فەرقیان نییە قەرارە موو بەم و قورئان و ئەمە ئیجرا بکەن لەو نەزەرەوە لە زاویە ئێمە محکومن بەڵام ئێمە مخالیفی کوشتنی ئەوانەشی بە قەولی مەنسوور ئەکمەل قسەیەکی جوانی کرێ هەمیشە وت ئاخوند ئەگەر ئەقڕی ببێ یعنی سەرانی جمهوری ئیسلامی لە سبەینەی ئەعتلای شۆڕش و اتفاقی لە ئێرانە ڕوودا مەلا و سەرانی جمهوری ئیسلامی بۆ ئەوەی نەکوژێن ئەبێ بۆ ئێمە پەنابێن و تەنیا جەریانێکی کە 100% مخالیفی کوشتنی ئینسان بە هەر ئەنگیزەیە بە هەر جورمێ بە هەر جەنایەتێک کردویانە بە هەر ئینسان کوشتنێکە ئەمانە کردویانە ئێمە باز وەختی ئەمانە کەونە دەستمان ئێمە 100% ئەمانە بە لەحاظی فیزیکی و گیانیان حفظ دەکەین بەڵام ئەمە بەمانایەوە نییە دێگەوا بێ هەر کرد بۆ خۆی هەڵسی وە خەڵک کوژێ و قەدڕام کە و سیاهی و وەحشەت دەجامە نا ئەمە بەمانایەوە نییە جرم و جەنایەت ڕێگاکەی ئێعدام نییە بەڵام قوانین هەیە زیندان هەیە لە دادگاهای عمومیە ئینسانەکان جرمە حتا سەرانی جمهوری ئیسلامی سبەینێ بیانگرینیاگە پەنابێنن بۆ ئێمە هیوادارم ئەم ڕۆژە ئیتفاق بکەوێ دایانێن لە گۆشەیەکە نانێکی خەینە بەردەستیان وەڵێن وەک ئینسان هەتا تا ڕۆژێ مری لاخەرە ژیانی خۆت کە فیزیکەن هیچ ئینسانێ نابێت کوشت. بەڵێ سپاس بۆ تۆزیحەکانت بەڵام لە ناو قسەکانتە ئشارەت بەوەدا کە سەرانی ڕژیم هەوڵەدەن بەنەوەیەک ئشارە بدەن بەوەی کە لە چوارچێوەی کوردستان بەهەشتێک دروست کراوە کە کۆمەڵێک خەڵک لەوێ ئیخلالگەرن وەکو سەلەفی و تەوحید و نازانم ئەم جۆرە شتانە لەوێ ئەمانن کە ئەگەر ئەوانە نەبن ئەو بەنەوەیەک مابەقی لایەنەکانی تر بەتایبەت ئینسانە چەپ و کۆمۆنیستەکانی کۆمەلگای کوردستان کەم ڕەنگ کاتەوە یا نەدید بیان بگرێت لە ئاوەها وەزع و شەرایەتێکە دەور و نەقشی ئینسانە کۆمۆنیستەکان ئازادی خوازەکانی ئەو کۆمەلگا چییە ئەبێ چۆن بەرهەڵستی ئەم شەرایەتە بەرهەڵستی ئەم کۆمەڵکوژی و ئیعدامە بە کۆمەڵانە ببنەوە. بەڵێ سەرێکە من پێشەوەی پێم شەخصەن جواب بکەیتەوە شتێک عمومیتر باسکەم هەر وەکو ئەزانین ئاگادارین ئەلقاعیدە و تاڵەبان و داعش و سەلەفی و دەیان و سەدام و ریچکۆلەی تریش لە ڕاستی ئەمریکا و دەوڵەتانی ئوروپایی و لە مەنتەقەکەش مشەخەسەن عەرەبستانی سەعودی و جمهوری ئیسلامی ئەم ئینسانانەیان جەنبێکیان خۆ ئێعتقادیان هەیە و هەرە و وعدە و ئیدارەکە پێیان داون جووری شەراب و عەسەل و حۆری ومانە لە بەهەشت جەوانێکە 40% و کۆمەلگا بێکارە خۆ حتمما دەبێت تەسەووری ئەوە بکەیت دای بنەی دەرسەدی لەمانە چنە بنە ئەچن بە دوای ئەم خەتەفکریەوە جەمێکیان باوەڕیان جەمێکیان بەوەی ئەم وعدانە و کە پێیانەکرێ دەرنەتیجە ئەچن ئەمەوێ مە بڵم کە ئەم شتەی کە تۆوتە لە جامعە ئینگار مەسەلەن سەلەفیەکان نەبێت ئێمە بەهشتی بەرینی بۆ ئەم خەڵکە دروست کراوە جمهوری ئیسلامی هەدەفانە تعقیبەکە ئێوە وا نیشانەدە جمهوری ئیسلامی ئەگەر سەلەفیش دروست بووە عاملەکەی بە لەحاظێک و پشتیبانی مادی و معنەویەکەیەتی لەسەر چاوەیەک و ڕیشاگرن بەڵام ئەو لە قودرەتە ئەو لە قودرەتان نییە ئەوە تەفاوەتەکەیانە ئەینا و ڕەنگێکی سریش بێ نمونەکەی داعشە بینی تاڵەبانمان هیچ لەوان باشتر نین چون میگی ئیسلامە هەرچی ئیسلامی تریش بی کەسێکتری هەرچی ئیسلامی تریش بی زدی ئینسانتری هەرچی لە بەند بە بەندی قورئانەکە نزیکتر بی جانی و قاتڵتر یا وەکو داعشێکی ئەمە نمونەکانی بۆکو حەرامە دەقیقاً ڕۆژانای بینین و کۆشتارێکە لە هەموو وڵاتانی دنیا بەردەوام ڕوبەڕووی خەڵکە بێتەوە و لە هەر شوێنێکە خەڵکێکی بە کۆمەڵکۆ بنەوە لا کتوپڕ لە ناکاو ترسی ئەوە هەیە تەقینەوەیەک دروست بێت ئەنجام ئێمانایە بینین دقیقاً ئەمە هەر ناژگەرێتەوە بۆ حتا 30 ساڵی عمری جمهوری ئیسلامی لە 1916 یەک ساڵ پێش انقلابی ئۆکتۆبر پرۆژەیەک بەناوی سایکۆ ئەو لەگەڵ نازانم چیتر ئەم مەرزانیان کرد ئەم شۆریان کرد بە 4 پارچە هەر پارچەیەکیاندا بە وڵاتێ بۆ ئەوەی قەومیە دروستکەن بۆ ئەوەی ناسیۆنالیزم دروستکەن بۆ ئەوەی مەذهەب دروستکەن بۆ ئەوەی شیعە دروستکەن بۆ ئەوەی سنی دروستکەن یعنی ئەمەوێ بڵێن ئەم سەناریۆ هەتا دوێکە کە جمهوری ئیسلامی 11 مرداد 29 دانە زیندانی سیاسی تێدادێکیان سەلەفی بوون ئەداوێنەکەن ئەمە هەمووی سناریۆیەکە بۆ ئەوەی نێڵن بە شەریعەت ڕاحەت نەفەسێک بکێشێت
نێڕەن ئینسانەکان وەک یەک بە یەکۆ بژین نمونەی یەگۆسلاوی چەند ساڵەوە پێش لەبیرمان نەبووە قەلبی ئوروپا بوو کوروات و سرب و بوسنیان دەیان ساڵ بوون ژن و شنوغاڵیان بە یەکۆ بوو هیچ مشکلێکیان لەگەڵ نەبوو هیچ مشکلێکیان نەبوو تۆ سربی یا کوروواتی ئینسان بوونەکەم مەترا بوو بەڵام هەر لە قەلبی ئوروپا کارێکیان کرد کە منداڵی سەر بێشکە و مەهدی کودەکەکانیان ڕەحم نەکرد لە توپاریان کرد و ئاوریان لە یەک بەردا ئەمە نەتیجەی ناسیۆنالیزمە مەذهب بە مەراتب لەمە کەسیبتر و جمهوری ئیسلامی یەکێک لە عاملینی ئەسڵی دروستکردنی سەلەفی و موفتیزادە و نازانم جندڵا و ساڕوڵا و جهاد و تەوحید و چی تر و لەولاشۆ جەریانە مەذهبیەکانی سنیەکان وەکو عەرەبستانی سەعودی و ئەفغانستان هەموویان نەتیجەکەی دەکاتەوە بە قەولی معروفی یاهود چەندێک دروست بوو نازانم یاهود هەمەی ڕاهەڵی هیندوستان خەتمیشەوە هەمووی ئەمانە چ دەوڵەتەکانیان لە قودرەتە چ ئەحزابەکانیان چ گرووەکانیان کامیان موبەموو سەلەفین و نازانم ئیسین و ئەبوبەکر بەغدادین و جمهوری ئیسلامی و وەهابی ئەمانە لە ڕاستای قەیچیکردنی ئینسانیەت بڕینی ڕابطەی ئینسانەکان قەت و سیکلی ئینسان کوشتن کار وەزایفیانە دەرنەتیجە ئەمەی کە ئەنگار سەلەفی نەبێت نا جمهوری ئیسلامی هەرم سەلەفیانە لە نەتیجەی ئەعمالی کەسیف و ضدی ئینسانی و گرانی و نەداری و هەژاری کە بم کۆمەڵگەی تامی کردووە بەشێ لەمان ئاچنە بن بە سەلەفی زاهیری قەزیەکە مەسەبەکە بەڵام ئەچمۆ سەر پرسیارەکە دیسان دەور و نەقشی ئینسانە کۆمۆنیست و ئازادی خواز و چەپەکانی کۆمەڵگەی کوردستان چییە بێ لە ئاوەها شەرایەتێکا کە دنیایەکی ڕەش دروست بووە و بەردەوامیش هەوڵەدەن کە ڕەشتر و ڕەشتری بکەن و لە ژێرناوی مەذهب و ناسیۆنالیزم و کۆمەڵێک جیاوازی خستنە نێوانی ئینسانەکان بە هەر لە ژێر هەر ناوێک ئینسانەکان لە یەک جیا بکەنە جا دین و مەذهب و ئاین و مقدساتە یا مەذهب و با بڵێن مەسەلەی ناسیۆنالیزم و قەومیەت و ئەم جۆرە شتانەیە لێرە دەور و نەقشی چەپەکان ئازادی خوازەکان و کۆمۆنیستەکانی کۆمەلگای کوردستان چیە بێت؟ حتما لەوە تۆفیهاتن بە نەزەری من زۆر تەسمیمێکی ڕاحەتە و زۆر تەسمیمێکی ئاسانە وانە حتما نەبێتەوە تەخەسوست ببێ لە جامعە شناسی و لە سیاست و لە هەمووی ئەم شتانە جا وقتی بڵێ مەسەلا من ئەم تەسمیمە ئەگرم یان کاراکەم هەر ئینسانێک کە ئەم دەنگی منە بیسی یا هەر کەسێک لە هەر نقطەیەکە قەرارە بێ مادام ئەوەی بۆ خۆی ئەوێ بۆ هەمنەواکەی بوێ زۆر سادە مخالف ئینسان کوشتن بێت دەرنەتیجە یعنی ئەمە بڵێم ئەبێ تەواوی ئەم ئینسانانەی ناو ئەو کۆمەلگا و بەتایبەت کە تۆ ئیشارەتی کرد فعالین و هەڵسوڕاوان و کۆمونیستان و ئازادی خوازەکان نەقش و وەزایفیان پڕەنگترە بێ کە جامعە بێ واکسینە بکەن کە نەچن هیچ شتێک ئەمە تایید دەکەن کوتمان زۆر سادەیە تۆ ئینسانێکە کە ئەیکوژن پێشەوەی بزانی جورمەکەی فەرمەوە دزی کردووە فەرمەوە تەجاوزێکی کردووە فەرمەوە کارێکی کردووە کە لە ئینسان کوشتنەکە قەبیحتر نییەدی تەجاوزی کردووە دزیەکی کردووە ماڵی کەسێکی خوارەوە کەسێکی کوشتووە عەمدیە غەیر عەمدی غەیری ئەوەیە ئەمانە جورم زایرە ئەمانە ڕێگاکەی ئەدان نییە جامعە بێ بەرەو ئیسلاح بڕوە ئیمکانات بۆ هەرە بنیامەکە و کارەکە کە نەخۆشە و عاملەکەشی سیستمی حاکمەکەیەتی دەبێت ڕێگاچاری بۆ بینیتەوە وەکو چۆن کەسێک معتادە خۆ ناچی معتاد یادام بکەی ئەبێ ڕێگای تەرکەکەی بۆ بینیتەوە ئەبێ ئیمکاناتی پزیشکیەکەی بۆ فراهم بکەیت تەرکی بکە جرم و جەنایەتی جامعە وایە هەرچەند کە عامل و دروستکردن و خالق و مەولودەکەی خودی ئەم سیستم و حکوومەتەدا تۆ ئەگەر ئەوەشی تر منی نەوەیەکە دەستیم کردو خۆ ڕێگاکەی نەی تەقبم کوژی من ئەگەر تەجاوزم کردووە مەسەلەن قەتڵێکم کردووە تەجاوزم کردووە بە ژنێک ڕێگاکەی کوشتنەکەی من نییە هەرچەند فەزایەک بۆ من دروست بوو چوومە و کار بکەم ڕێگاکەی وایە کە کۆمەلگا بێ واکسینە بێت لە بەرابەر ئەم وەحشیگەریەکە جمهوری ئیسلامی زاهرەن فریشتەی نەجاتێکە عەداڵەتخوازێکە کە موو لە موو تەکان ناخوا زەریف ئینسانی ئەخ چۆنەکە جەنایەتکار و قاتڵ خۆتی 200,000 ئینسانی شەریفترین ئینسانی و کۆمەلگا ئەعدام کردووە ئێستا دی لەسەرەوەی کە مەسەلەن ماڵی کەسێک دزراوە تۆ دی منەگری ئەعدام مەکەی ئەمە تەناقضە خەڵک لە پێشەوەی بڕۆ وەزایفەکانیان چییە فریوی ئەم تەبلیغاتانە نەخۆن نە بە دیفاع لە سونیەکەی نە بە دیفاع لە سەلەفیەکەی ئەو جوانەی لە شاری مەریوان لە شاری سەقەر لە شاری سەنەندز لە مەهاباد لە هەر نقطەیەکی تر پیوا لە شوپاڵدان بە سەلەفی مبارەزە عەلەی جمهوری ئیسلامی سەخت لە ئیشتباهەیە سەلەفی ئەوەیە وا داعشەیکە ئایا قابلی دیفاعە ئایا قابلی وە تۆ شەرم ناکەی بیر لەوە بکەیتەوە ئەمەوێم بڵێم کوتم من مخالفی کوشتنی ئەعدامی داعشیشم
مخالفی سەدام ئێدامی سەدامیشم مخالفی حیزبەکەمان و زێرێنەکەمان مخالفی هەر نەوە ئینسان کوشتنێکی ئێمە محکومەکەین بەڵام ئەمە بەمانای نییە بچمە پەنای ئەمەوە دڵم خۆش بێ بەوەی کە ئەمە سەلەفیە سونیە ئەلێ شیعە ئەم سیکلە باتڵە ئەمە فاجعە دروستەکە ئەمە کۆمەلگا بەرەو جێگایەکە باکە برا بە برا خانەوادە بە دایکوان و منداڵی خۆی ڕەحم نەکە ئەبێ ئەم کارە نەکەن وەزایفیانەوەیە کە ڕەوشەنگەری بکەن ئەمە محکوم بکەن عەلەی سەلەفی عەلەی هەر نەو جەریانێکی ئێرتجاعی مەسەلی چ لە قودرەتە چ لە ئۆپۆزیسیۆنە چ سنیەکەی چ شیعەکەی ئەوە دەکە لە جامعە حەدێقەل 40 ساڵە نزیک بە 40 ساڵە جمهوری ئیسلامی خولقانوویە و نزیک ساڵێک 2 ساڵ و 3 ساڵیشە داعشێکە و لەولا شۆ عەرەبستانی سەعودیەکە تا دوێکە ژنانیان لەو کۆمەلگایە جولی ئەحشامیش حەساب ناکرد ئێستا ژنیانی ناوەتە ڕەدەی ئەحشام ژنانیش خۆیان ئەمە بەدەساوەردێکدانن ئەمە لە مەسەب ئەمە لە سونی ئەمە لە شیعە ئەمە لە ئیسلام ئەمە لە قورئان غەیر دەنەچە پەیام قسەی من ئەمە دەکە فریوی ئەمانە نەخۆن منزەویان کەن دەستیان لە زیندگی و کوچە و مەحەلە و شار و مەدرسەیان کۆتاکەن چ بە جمهوری ئیسلامی و چ بە سەلەفی و تاوجێتان هاوڕێ ئەبوبەکر شەریف دێمە ناو قسەکانت ئێمە ڕوومان لە ئینسانە ئازادی خوازەکانی ئەو کۆمەلگایە و چەپەکان و کۆمۆنیستەکان دیارە ئەم بەشە لە کۆمەلگا خۆیان زۆر بە جوانی بەشێکی هەرە زۆری ناوەڕۆکی داعش لە حاکمیەتە کە جمهوری ئیسلامی بێ و داعشی بە حضوری نظامی لە عێراق و هەروەها داعشی خۆفتە لە کوردستانی ئێرانیش باش ناسن بەڵام وەزیفەیان چییە چۆن ئەتوانن بەرپەرچی ئەو وەزعە بنەوە چۆن ئەتوانن مەسەلەن ڕێگری بکەن لەوەی کە جوانێک یان نەوجوانێک هەروەکە خۆت ئیشارەت پێکرد لە شرایطی خەفەقانی سیستمی جمهوری ئیسلامی و بێکاری و 1001 دەرد و مەرگی تر کە ئەبێ ئەو نەوجوانە و جوانە لەبیر ئارەزوەکانی خۆیان بێت دێت بۆ بەرەنگاریکردنەوەی لە خەیاڵی خۆی بۆ بەرەنگاریکردنەوەی جمهوری ئیسلامی دێ پەناباتە مزگەوتەکان و بەرحاڵ کۆمەڵێک لەو خەڵکانە ئەناسی و کە دەرەنجامەکەیشی ئەبێ بەوەی کە پەیوەست ئەبێت بە ڕێزی سەلەفی و تەوحید و ئەم جۆرە ڕێکخراوە ئیسلامیانە وەزیفەی ئەم کەسانە چییە لە کۆمەلگا چۆن ئەتوانێت بەرگریە و جوان و نەوجوانانە بکەن کە بڕۆنە مزگەوتەکان چۆن ئەتوانێت بەرگریان کە ئەوەی کە پەیوەست بن بە ڕێزی ئەم جەریانە ئیسلامیە تۆنڕە و هەروەها میانەڕەوەکەیشی کە میانەڕەوەکەشی ئیسلام با بڵێن داعشێکی خۆفتەیە کە لە دوا ڕۆژ ئەگەر تۆزێک هەلوو مەرجی بۆ بڕەخسێت ئەویشە بێ بە داعشێک لە نوعی جمهوری ئیسلامی داعشێک لە نوعی طالبان و هەروەها داعشی عێراق و ئەم جۆرشتان دقیقاً بەنظری من خەتاب جارێ کۆمەلگا کولی جامعە زۆر بە کورت واکەم كلنا من بيجوز مثلا نقشي فعالي من بانوادي من المستقيم الان هم بو خلق خلق مساكم دوام لخلشي محله لخلشي مدرسه وكوتو وذلك محل جيان يعني اجازه ندن هيجنا وفعاليتي نوعي سلفي هر نوع يس سلفي زور كوتو تسردم وانا هر جريان شي مسلي شي عقل شو طريقه جمهور الاسلامي كما معلومات شو صار شي كروا هم مش مخالفين هم خلشي مخالفين فعلا يجيبوا لقدرته ساقطنا به اما نوع الشاكي نوع السنيكي من روي دمم لو خلقا وياك امان لمعنى قلوت امان لمعنى الزكي صادتري سبيني حتى ممكن ابو تولصنا ولا جمهور الاسلامي ولا من شيء اللي قدره مدن سبيني تشيكا لما يداني فوتبال ابو ميداني دي ديت السفي سنجي فروشنا انا او ميو طلبه فروشكا بوم گزاري ده نكون شيء سران جمهور الاسلامي كوجي ده النتيجه معنا لما بيسرن اولا قسم وياك هيش كد بلا ما نور سمباتي بيدانك اجرته سنقشي فعالين فردي من هذا رفيقك ما زميني مذهبي تدايا زميني تمايل السلفي تدايا على الشيعة او لو بيسرا ظلم ميكا وقفر لخانواده كما لجيرانه كما لكوچه كما لمحله كما هاوكاره كما مدرسه كم شتي جوابينم بيبلن دور سمينا ما رجال اوي تو تبيكو داعشيكا اوي الشيعة كايكا تو مخالفين كي لو بيسرا دنشا نتيجه ركات او زكي انسان وزدي امنيته واسايش ورفاي خلق وبمراتب نقش فعالين هل صراوان وتشكلها وقروها وانجوهايك كاركن بو حقوق امنيته واسايش خلق امانه وسيتر هل صراوانتر نقش وظائف اخوان عليه اعدام عليه هنو جريانش مذهبي شل قدرته وشل اوبوزيسيون
تەبلیغکان نیشانی بدەن سمینارها دابنێن شولانە بە شکڵی مختلف ئەمە خۆنسەرەکان بەرەو خۆیان ئەم جوان و نەجوانانە بەرەو خۆیان ڕابکەن. دقیقاً. سپاس بۆ تەوزیحەکانت هاوڕێ ئەبوبەکر و هەروەها سپاس بۆ ئێوەی بینەری خۆشەویستیش داواتان لێکام بینەری درێژەی بەرنامەکان. سپاس بۆ تۆش و بۆ بینەرانی خۆشەویست.